بەکارهێنانی مادەی هۆشبەر لە ڕووی جیاوازی تەمەن یاخود جیاوازی ڕەگەز هیچ جیاوازی سزای یاسایی هەیە بە پێی یاسا؟ بەتاکیت بەپی مادەکانی 73 76 77 بەڵێ لە یاسای چاودێری نەوجەوانان بەڵێ بارودۆخی حەدەسێک واتە نەوجەوانێک کە خوارد تەمەەن 18 ساڵانە لە بەرچاو گیراوە. ئەوە تەفاسیری زۆرە. ئەگەر ئێمە سیر بکەین کەسێک تەمەنی خوار 11 ساڵ بێ بەپی ئاخر تعدیلی کوردستانی ئەگەر هەر تاوانێک بکات بە مخەدیڕیشەوە هیچ کێشەیەکی نییە، هەر ئەستەن بە تاوان حیساب ناکرێ بووی. بەڵام ئەگەر 11 تەواو کرد بوو 18 تەواو نەکرد بوو لێرە سزاکە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو کەم دەکرێتەوە. وفي كل ئەحوال هەر کەسێک کە تاوان ئەنجامدا کە مەسئولی سزایی لەسەرە بەڵێ لە 11 ساڵی تەواو هەتاوەکو 20 ساڵیش لەو نێوەندەدا بەڵێ سزای لە سێدارەدانی بەسەردا ناسەپێنرێت في كل ئەحوال. ئەگەر سزای لە سێدارەدانیشی بەسەردا بسەپێنرێت بۆ نمونە متاجرە دەکات بە مەوادی مخەدیرەوە سزاکەی لە سێدارەدانە، بەڵام لەسەری جێبەجێ ناکرێت. بە تایبەت ئەوەی کە تەمەنی لە نێوان 18 تەواو کردووە 20 ساڵی تەمەنیشی تەواو نەکردووە ئەگەر سزاکەشی لە سێدارەدان بێ ئەوەشیان سەرڕای کە سەروی 18 هەر سزای لە سێدارەدانی بەسەردا ناسەپێنرێت بەڵکو لە بەدیری ئەوە سزاکەی دەبێتە زیندانیکردنی هەمیشەی کە 20 ساڵی ڕەبقە. ئەمەش پاڵپشت بە مادەی 79 لە یاسای سزاکانی عراقی.